مەترسی پەکەوتنی کەرتی گواستنەوەی گشتی لە سلێمانی لە ئارادایە. شۆفێرانی هێڵەکانی پاسی ناوشار هۆشداری تون دەدەن و 24 کاتژمێر مۆڵەت دەدەنە لایەنە پەیوەندیدارەکان. ئەوان جەخت دەکەنەوە ئەگەر تاسبەی بەنزینخانەی تایبەت بە خۆیان بۆ دیاری نەکرێت بۆ وەرگرتنی بەنزین بە نرخی پاڵپشتیکراو بە تەواوی بایکۆتی گواستنەوەی هاوڵاتیان دەکەن. وڵا پێویستمان بە بەنزینخانەیەکی تایبەتە 750 بۆ تایبەت بۆ هێڵی پاسەکان. پێویستمان بە بەنزینخانەیەکی ئاوا هەیە. ئێستا لەسەردا دەوەستنوانە لەسەریا دەوەستین شەوا پاسەکان بەجێڵین بەیانە چینەوە نەگەروانەیە بەرمان ناکە و سەرمانە فوتێ و ئەوەیە بەڕاستی گەشتۆ دەتینمان یعنی تۆ بێ بەیانی سعات چواری بەیانی هەڵسی لە خەوڕی بۆ سەرێ بانزین جاری وایە خەبەرە نابێت و سەری بانزینەکەش دەفەوتێ ئەو ڕۆژی و کار و کەساب ئەویش دەفەوتێ ینی بەجددی تەواو بێزار بێن. کەی دەستەکەن بە بایکۆتکردن ینی چەندێک مۆڵەتەیان بەلانی لەگەڵ جەماعەتی لای خۆمانێمە و خەتی ئازادی برایان هەمومان کۆبووینەتەوە قسەیەکمان کردووە گەر تاوە گونیان دووسێ ڕۆژە چارە بوو چارە نەبووە ینی مەجبورین بایکۆتی وەزاگە بکەین. بانزیخانە سێ بانزیخانە چوار بانزیخانەیە لە سلێمانیە 750 تەوزیعەکەن قەیچێکە با دانیشان تایبەت دانرێ بە پاس ئەشتوانێ بڵین تەکسیشمان لەگەڵا دوو عادات بۆ تەکسی دوو عادات بۆ پاس قەیچێکە هیچ تێ ناچێت پاسی ژەونە زۆر نییە لە ناو شارە ئیتر وەڵایی ئەگەر وا بێت و نێنە سەرخەت مەجبوری نێمەش یا بایکۆتکەین یا ئەوەیە کری پاس حەز ناقین گرانیکەین ئێمەش دەزانین ئەرک زۆرە لەسەر هاوڵاتی هەموو شتێک گران بۆ حەز ناقین ئێمە دەست پێش خەربین بەڵام بەم وەسە ئێسش بڕوان ناکەم بۆمان دەربێن یعنی هەسە من ئەمڕۆ 28 مانگە قەناعەت کرد نارێکم دانناوە بۆ کرێخەت. شۆفێران ئاماژە بۆ دەکەن کە هەفتەیەکە لەگەڵ سندیکا و بەڕێوەبەرایەتی گواستنەوە لەسەر هێڵن بەڵام وەڵامێکی کرداریان وەرنەگرتووە. ئەوان دەڵێن لەبەر ڕەچاوکردنی باری دارایی هاوڵاتیان ڕێگەیان نەداوە کرێی گواستنەوە گران بێت بەڵام حکومەتیش خەمخۆریان نییە بۆیە ڕەنگە ناچار بن لە داهاتوو ئەوانیش کرێکەیان لەسەر هاوڵاتیان گران بکەن. ئێمە ماڵ ئێستا هەر بە تەنیا خەتی ئازادی نین هەموو خەتەکانی شاری سلێمانی قسەمان کردو بە یەکە هەتا پێرێ و بەسەر پێرێ و چەند ڕۆژێک ئێمە سوین بۆ کۆبوونەوە بۆ سندیکا بۆ گواستنەوە ئاگادارمان کردنەوە کتابیان بۆ کردوین بۆ قایم قامێت لێوە بۆ محافزەت تا ئەم دەقەیە جوابیان نایبینێتەوە. بەڕاستی داواکارەگی مەژوازامەوە شتێکی قورس نییە حکومەت نەتوانێت بکە. ئێمە داوای ئەوەمان کردووە تەنها بەنزیخانەیە جیاکەنەوە بۆ ئەم پاسانەی شاری سلێمانی چەند عەدادێکی بنێ بۆی ئەو پاسانە نەچن بە شەو ڕۆژێ سەرە بگرن. تاکەی ئەو مۆڵەتتان ئێمە ئەگەر قەرارەکە ئەبوایە ئەمڕۆ ساعات 12 جوابیان باینیان جوابیان نایێنێتەوە ئەم ڕۆژە وەسینی تر ئەگەر بەیانی بەنزیخانەیەکیان بۆ جیا نەکردینەوە ئێمە وەکو مەسوول خەتەکانی شاری سلێمانی هەموو قسەمان کردو بەیەکە سەرجەم خەتەکانی ناو شاری سلێمانی ڕابگرین. پشتگوێخستنی داواکاری شۆفێرانی پاس ڕاستەوخۆ بە زیانی هاوڵاتیان و کەسانی کەم دەرامەت دەشکێتەوە کە ڕۆژانە پشت بە گواستنەوەی گشتی دەبەستن و ئەگەر بایکۆر ڕوو بدات ئەو سێکتەرە بە تەواوی پەکی دەکەوێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.